لەسەر دامەزراندنی 3000 کەس وەک پاسەوانی سنوور لە سنوورەکانی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز حکمت محەممەد بڕیاردەری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز حکمت شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن. کێشەی سنوورەکانی هەرێمی کوردستان بە دامەزراندنی 3000 کەس وەکو پاسەوانی سنوور چارەسەر دەبێت؟ بله شباوجی باش. یعنی حتی راده که دامەزراندنا 3000 کەسا دیا باش بیتن، بس اوا راستی بیتن 3000 کەس کێمن ji ber ku me menteqeyeke dîr û dirêje heye، yani menteqa Gulya û Sindiya berwariya، yani ev nisbet qeza Zaxo qeza Amêdiyê Nêrwe û Rêkanî û heta Xwelsîdeka detin menteqa Biradostya cihekî gelekî berbelav e û çiyayê sext û aloz û dijwarê têde hey. Berhindê yani 3000 kes kêmin bes pa her heta radeyekê dêşên yani ewa me divêtin pê tehqîq bikein، bes eger ekîd zêdetir baya da gelek baştir bîtin. مەبەستت چییە تحقیق بکەن؟ تحقیق لە چیا بکەن؟ يعني ما بس من تحقيق كرن الواتش يا أوكو أو تيا بين باراستن شو هزت شكدار يت نرسمي كو نشن بين ويري وبهندشي يعني كو دولة تركيا دي عسكر كيشيا خانكة سرواس نورا وشو بهانا نبينتن شو شكدار ديتري يت بياني تدا نمينن ما بس مش تحقيق كرني أفيا و مدفد فريجي براجه هينم يعني هرش صلاة هیوا 6 سال 2021 لجنایکش پارلمان بغدا هاتبو او کاتا وقتی کو او گرجی و آلوزیال وری چه بوینو چند پیشمرگک کو هاتینه شهید کرن لجنایکش پارلمان کردستان و ایکجیش پارلمان عراقی هات درست کرنو مثلا دانا واجها همیا کرد پاش تک دا ما راپورتک نویسی آراسته او راپورته ما آراسته پارلمان عراق يعني سروكات يا پارلمان عراق و سروكات يا پارلمان كردستان كرت وي دمي دما طلبه هندي كربوكو او پاسوانه بنزده كرن بس يا جهه بالكشي او كو يعني نكجي دا خوازما او كو خلق منطقه نگزدتر بلکه ام بيجن پرانيا و ان همي خلق منطقه بن دابشن اوي اركي جبجه بكنج بركو او منطقه همي وكي من قواديجي اشارات بكري سخت دجوارن ويعني اگر منطقه ناوخو يعني تريجي يعني ناكريت اگاداری هما هنگيكاني حكومتي هريم وحكومتي عراقي لسرم برسا وكي من اشارات بداي بالي نكاجيكو او لجنا هاتيش بغداد وهم لجنا ناوخو هم جيش لجنا کاروبارت پیشمرگا و دلجنه دیتریجش پارلمان کردستان نوکجی بردوام ما پیوندیت هیل گل لجنا امن و دفاع و جیگیره برس سگوان بشار آغایا نوکجی ما يعني نابين ما پیوندی گلک هی بلک و الگل امل گلک هماهنگی دانه بو هنده کو اف بابتا کاگه هشته کیره باشا وەکو لیژنەی ناوخۆ پێشمەرگا ئێستا لە بەغدان ئامانجەکە چییە؟ ئەو پرسە گرنگانە چیە کاتانەوەی گفتوگۆی لەسەر بکەن؟ نەخێر ئێمە یعنی وەکو لژنا پێشمەرگە و ئاسایش نەلوێرێنە ئەبتنێ بەس یعنی ئەمت پەیوەندیەدانە یعنی گەلوێ لژنێک و لژنا ئەمن و دیفاعێ یعنی پەیوەندیەکە بەردەوام داینە بۆ هەندێک و ئەو سنوورە دێچاوە پاراستن و دیسا بۆ هەندێک و ئەو داخوازیە کوت وەختی دا مەکری و بزووترین وەخت بێتە جێبەجێکردن gelek کێشێ دیژیە تای کوت نابێنە حکومەتە هەرێما کوردستانê و عێراقا فیدرالدا بێنە چارەسەرکردن ئەvە ئێکیش وا کێشایە cihêkê xweşiya me yani pê xweşhalîn ku ev kêşe bête çareserkirin ku careka dîtirê ew sinûre او هرشال سر يعني او مطرسيال سر بەڕێز حکمت باست لەوە کرد کە پەرلەمانی کوردستان پێشتر پێشنیاری کردووە کە پاسەوانی سنوور زیاد بکرێ. ئایا پێشنیاری دیکەتان هەیە ئێوە وەکو پەرلەمان؟ يعني پێشنیارە me ew bête zêdekirin ev hat nezêdekirin bes
یا مدویا کو زیادتر بانه بس هر 3000 جی باشه خراب نینه یادیجی یعنی مسئله مالی و تقمنی و چکوانا داجی لازمه هاری کاریه که باش بیته کرن و که هنزان مثلا وگا و شرط زوستان کلواچ یا گلک بزحمتن لازمه هاری کاریه که باش یعنی بو اواه هزت پاسوانی اول ویره بینه کرن دابشن الویره ارکی خواه جیبه جیبه کن کەواتە وەکو پەرلەمانی کوردستان تا چەند بە دوواداچوون و چاودێری دەکەن بۆی بزانن ئەو کەرەستە و کەلوپەلانەی کە پێویستە بە پاسەوانی سنوور بێ بۆیان دابین دەکرێت. هەمی جارا ما راپۆرت چێکرینە و داینە سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانێ و حکومەتە هەرێما کوردستانێ و حکومەتە هەرێما کوردستانێژی دوی واریدا درێخینە کریە یعنی ئەوە پێویست بیتن داخوازش حکومەتە عێراقی کری کو زێدەتر گوهدانێکە باش بدەنە و سنوورە و هاریکاریەکە باش لەگەل حرس حدودا بێتە کردن چه مەسەلا تەقەمەنیدا یان یا مالیوانەدا ئەرزاقی و هەر بابەتێکی هەتا دماهیکێ و دیسە حکومەتە هەرێما کوردستانی بجددی سەروی بابەتی سەکنیە کو هەتا موافقا و 3000 پاسەوانە هاتیە کردن و دیساوەکی پەرلەمانی کوردستانێژی یعنی بەردەوام سەروی مۆزوعی ئەم یەتسەکنین چوەکی لجنا ئاسایش و ناوخوا ئەنجومەنی خۆجیەکان و چوەک و لجنا پێشمەرگەژی یعنی مەوا هەردوو لجنا پێک و کارێکی جددی کریە بەردەوام ئەوە ئش 2 ساڵە پترەیە و سپاس بۆ خودێک و یعنی ئەو هەوڵ و ماندیبوونێت مە و حکومەتە هەرێما کوردستانێ هەتا ڕادایەکی ئەمشێن بێژن و بدەست بەهاتی. بەڵێ بەڕێز حکمەت محەممەد بڕیاردەری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس. بە نەگەیشتنی پرۆژە یاسای بودجە لە حکوومەتەوە بۆ پەرلەمانی عێراق گۆڕانکاری بەسەر کارنامەی دانیشتنی پەرلەماندا هات و ئەوەی لە کارنامەکەدا مایەوە تەنها دەنگدان بوو بە پلە تایبەتەکان. بەڵام بەهۆی ناکۆکی سیاسی نێوان لایەنەکان نەتوانرا دانیشتنەکە بەڕێوە ببرێت لە کاتێکیشدا دانیشتنی ئەمڕۆ دوا دانیشتنی ئەم وەرزەی یاسادانان بوو. ئەگەر پرۆژە یاساکە بگاتە پەرلەمانیاننا دەبێت تا 30 ڕۆژی دیکە چاوەڕێ بکرێت تا پەرلەمان دەنگی لەسەر دەدات.